ئامادەبوانی بەڕێز سڵاوتان لێبێت. شەرەفێکی گەورەیە بۆ من کە ئەمڕۆ لەم مراسیمە بەشدار بم و وتەیەکتان پێشکەش کەم لەسەر مامە عومەر دەبابە. هەرچەندە ئەرکێکی قورسە بە چەند وتەیەک وەسفی پیاوێکی وا مەزن بکەین، ڕەنگ بێت نەک تەنها بە وتارێک یان چەند کۆڕ و کۆبوونەوەیەک، بەڵکو ڕەنگ بێ نەتوانین بە زنجیرە کتێبێک شایستەی خۆی بدەین بە ژان و خەباتی سیاسی و پێشمەرگایەتی مامە عومەر. و بە حەدی خۆمی نازانم ئەمڕۆ بە ئامادەبوونی هاوخەباتەکانی مامە عومەر باسی ژانی سیاسی و خەباتی شاخ و پێشمەرگایەتی مامە عومەرتان بۆ بکەم. پێم وایە خەڵکی زۆر تێکۆشەتر هەن لە من کە شایستەترن ئەو نیگارەی مامە عومەرتان پێشکەش بکەن. بۆیە من نیگارێکی دیکەی مامە عومەرتان پێشکەشەکەم. من باسی مامە عومەری بەریتانیاتان بۆ ئەەکەم. ئەو مامە عومەرەی کە یەکێک بوو لە ستونە سەرەکیەکانی ڕەوەندی کوردستانی لە بەریتانیا. من باسی مامە عومەری مێردی سورەیەخانتان بۆ ئەەکەم. مامە عومەری باوکی ناز و نەبەز، ئەو مامە عومەرەی کە لە برا نزیکتر بوو لە مامۆستا برایە مەحمەد و بێگومان هەواڵ مام جەلال. من باسی مامە عومەری مامی من و باخوڵتان بۆ ئەەکەم. داستانی ژان و خەباتی شاخ و شۆڕشی مامە عومەر چەند جوان بوو، داستانی مامە عومەری لەندەنیش ئەوەندە جوان بوو. مامە عومەر کە دوای سەردانێکی بۆ چارەسەری تەندروستی لە بەریتانیا لەوێ نیشتەجێ بوو، زۆر زوو بوو بە یەکێک لە کۆڵەگەکانی ڕەوەندی کوردستانی لەوێ. ئەو ماڵەی کە تێیدا ئەژیا کە زۆر نزیک بوو لە ماڵی ئێمە لە گەڕێکێکی زۆر سادەی باشووری لەندەن، هەمیشە مەڵبەندێک بوو بۆ کوردەکانی ئەوێ. هەر لە هەوڵدا بوو کوردەکانی بەریتانیا یەک بخات، کێشەکانیان چارەسەر بکات، هاوکاریان بکات. مامە عومەر هەمیشە کەسێکی خەمخۆر و خۆنەویست بوو. هەندێک جار سورەیەخان لی نیگەران دەبوو چونکە هاوکاری هەندێک خەڵکی بێوەفای دەکرد و کە دەیکرد بە شەڕ لەگەڵی. مامە عومەر دەیوت ئەزانم فڵان کەس کەسێکی باش نییە، بەڵام پێویستی بە یارمەتی منە، بۆیە یارمەتیەیەم. مامە عومەر مێردێکی بەوەفا بوو، سورەیەخانی زۆر خۆشەویست. وەگەر بۆم هەبێ بیڵێم بینی خۆمان بێت تۆزێک لێشی ئەترسا. ناو بەناو ئەگەر شەڕیان بواە دەیگوت دەباشە خانمی عوسمان پاشا بۆ تووڕە دەبی. بەڵام نەک تەنها یەکتریان زۆر خۆشەویست، بەڵکو لەوە گرنگتر مامە عومەر و سورەیەخان هاوڕێی یەکتری بوون، ڕێزیان لە یەکتریە گرت و ژن و مێردێک بوون کە زۆر لە پێش زەمەنی خۆیان بوون. وان نەبوو کە مامە عومەر ئەو پیاوە مەزنە بوو لە ماڵ بێت و پیاوی ماڵ بێت و سورەیەخان وەکو ژنی ماڵ خزمەتی بکا و مناڵەکانی بۆ بەخێوکە. نەخێر، هاوسەنگی هەبوو لە ماڵیان، بە مەعنا لە یەک ئاست هاوسەر بوون. مامە عومەر بۆ نەبەز و ناز باوکێکی کاریگەر بوو. سەرەڕای سەرقاڵی بە کێشە و گرفتەکانی ڕەوەندی کوردستانی و کێشەی سیاسی، مامە عومەر هەمیشە کاتی هەبوو بۆ خێزانەکەی، هەمیشە کاتی هەبوو بۆ منداڵەکانی. دەوری هەبوو لە هوشیاریکردنەوەی منداڵەکانی و تا ڕادەیەک ئێمەش کە وەک برازای بووین کە ئێمە کوردین کە دەبێ خاک و نیشتیمانەکەمان خۆش بوێت. پشتیوان بوو لە هیوایەتەکانی نەبەزی کوڕی کە وەرزش بوو بە گشتی و فوتبۆڵ و تەنس بوو بە تایبەت. ئەگەر چۆکی نەبەز ئازاری پێ نەگەیشتایە یاریزانێکی بەناوبانگی لێ دەرەچوو. ئەمەش دڵی مامە عومەری زۆر خۆشە کرد، چونکە یەکێک لە هیوایەتەکانی مامە عومەر خۆشی تەماشاکردنی فوتبۆڵ بوو. هاندەری تیمی ئارسنەڵ بوو کە تیمێکی باکووری لەندەنە. ئەوەش زیاتر لەبەر یاریزانێک بوو کە ژمارە حەوتی لەبەرە کرد. یاریزانی ژمارە حەوتی ئارسنڵی ئەو زەمانە کە نیهایەتی هەفتاکان و بیدایەتی هەشتاکان بوو، یاریزانێکی ئێرلەندی بوو بە ناوی لیام برەیدی. ئەم یاریزانە زۆر خۆنەویست بوو، هەموو هەوڵی لە پێناوی یارمەتیدانی یاریزانی تری تیمەکەی بوو. وەکو ڕۆناڵدۆ و مەسی ئەمڕۆ نەبوو کە تەنها خەمی ئەوە بوو کە خۆیان گۆڵەکە بکەن. برەیدی پێی گرنگتر بوو پاسێک بدا بە یاریزانێکی تری تیمەکەی تاکو ئەو گۆڵەکە بکە، یان یارمەتی دیفاعی تیمەکەی بکات تاکو گۆڵی لێ نەکرێ. مامە عومەر هەمیشە ئەیوت کە ئەم یاریزانە وەکو سەرکردەیەکی سەرکەوتووە، خەمی چواردەورێتی، خەمی بردنەوەی تیمەکەیەتی، خەمی خۆی و پێشخستنی خۆی نییە. مامە عومەر حەزی لە فۆتۆگرافی بوو، حەزی لە وێنەگرتن بوو. بەڵێ هیوایەتی کامێرایەک بوو، کامێرایەکی لایکەی کە هەبوو کە هەمیشە هەوڵێیە فێر بێ چۆن بەکاری بێنێ و
وێنەی پێ بگرێت. کامێرایەکی زۆر چاکیش بوو بۆ ئەو سەردەمە و خۆشبەختانە ئەو کامێرایە ئێستەش لای نەبەزی کوڕی ماوەتەوە. زۆر لە بیرکاریە زیرەک بوو و دەیتوانی بە هەردوو دەستی چەپ و ڕاستی وەک یەک بە جوانی بنووسێت. ڕەنگ بێ ئەمەتان لا سەیر نەبێ، بەڵام مامە عومەر زۆر حەزی لە خواردن بوو، زۆر حەزی لە یاپراخی سورەیاخان بوو، لە قوبوڵی گەلاوێشخانی نەنکم بوو و حەزیشی لە گۆشت بوو. آخر بڵێ دەردی مامە عومەر خۆی وتەنیکی سەگ باب حەزی لە گۆشت نییە. بیستوشمە کە حەزی لە کەباب بووە، بەڵام ئێستش نازانم کێ زیاتری پێ ئەخورا، ئەو یان مامە جەمال ئاغا. ڕەنگ بێ هەندێکتان لێرە بتوانن ئەمەمان بۆ یەکلایی بکەنەوە. بێجگەل لە چێشتی خۆماڵی زۆریش حەزی لە ماکدۆناڵد بوو. جارێک لە مناسبەیەک بوو و خواردنەکەی زۆر بەدڵ نەبوو، لە کاتی گەڕانەوەیە بۆ ماڵەوە لە ماکدۆناڵدێک لا ئەدا و 3 لەفەی هەمبورگری بیگماکە خوا. دوای ئاوەڕە داتەوە نەبەزی کوڕی کە لەگەڵی بوو وتی سەگ با بەداکت نەڵێ ها دەتکوژم. بەڵام لەبەرەوەی کە زۆر ناخۆشی و نەبوونی لە ژیانیا بینی بوو، قەدری هەموو شتێکی ئەزانی و وا منداڵەکانیشی پەروەردە کردبوو کە قەدری ژیانەکەیان و سەقفی سەرسەریان بزانن. ئێستەش لەبەر چاومە، هەمیشە بە جلوبەرگی کەشخە، ڕیشی تاشرا و سەری چاکرا و زۆر سەربەرزانە دەژیا. بەڵام هەرگیز وا دەری نەدەخست وەکو ئەوەی کەسێکی زۆر گرنگ و مێژووی بێت. لە ناوچەیەکا دەژیاین کە خەڵکی بێگانەی کەم بوو، کە خەڵکی عونسوری زۆری لێ دەژیا، بەڵام هەمیشە شانازی بە کوردبوونی دەکرد و هەمیشە دۆست و دراوسەی خۆی ئاگادارە کردەوە لە قەزیەی کوردی. حتا بڵێ کەسێکی خاکی و سادە و مرد بوو. ئەو سیفەتانن کە وامان لێ دەکا 25 ساڵ دوای کۆچی دوایی وەک ڕەمزێکی گەلەکەمان هەمیشە لە یادمان بێت. دەستخۆشی لە ڕێخەرانی ئەم مەراسیمە دەکەم، زۆر گرنگە ڕەمزەکانمان لە یاد بکەینەوە. مێژوویان بپارێزین، ئەمە مێژووی گەلەکەمانە. زۆر بەداخەوە هەمیشە لە ناو کۆمەڵگامان هەوڵ هەبووە بۆ تێکشکاندن و لێدانی ڕەمزەکانی گەلەکەمان. ئەنجا لەبەر بۆچوونی سیاسی و حزبی بێ، یاخو بۆچوون و باوەڕ و ئاین بێت، یان هەر لەبەر بەغیلی بێت، هەر چۆنێک بێت کە مەسەلە دێتە سەر ڕەمزە مێژوویەکانی گەلەکەمان، گرنگە ئێمە بۆچوونی سیاسی و باوەڕ و ئایدۆلۆژی وەلا بنین. پێویستە بە پێی قەبارەی خۆیان ڕێز لە هەر کەسێک بگرین کە خەباتی کردبێ لە پێناوی خاک و نیشتیمانەکەی. ئەمە بۆ نەوەی نوێمان کە لە چاو کاتی ژیان و خەباتی مامە عومەر و هاوکارەکانی هاتوونەتە سەر حازری دەرسێکی گرنگە. دەبێت دەرس و سوود لە خەبات و خۆنەویستی و سادەیی و خاکی و مردی کەسانی وەکو مامە عومەر وەربگرین، چونکە پێشکەوتنی کۆمەڵگامان بەندە بە ڕێزگرتن لە مێژوومان، لە ڕەمزەکانمان، لە شەهید و تێکۆشەرەکانمان. جا درود بۆ گیانی پاکی شەهیدان، سڵاو لە گیانە پاکەکەی کاکی کاکان مامە عومەر دەبابە، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.